لا زنجيري ديدروني بپشتیوانی خوای پەروەردگار لەگەڵ دەرسی هەشتەمە بین کە باسی بڕگەکانی 12 و 13 و 14 ئەکەین کە وەکووتمان ئەمانە ڕێسای جیهادین لە ڕوانگەی ئەهلی سونەت و جەماعەتەوە. لە بڕگەی 12 یان ڕێسای 12 هەمە فەرمێ مسلمانان یەک ئومەتن، مافی سەرخستنی یەکتریان لەسەر یەکتری هەیە، چونکە خوای پەروەردگارە فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە. إنما كش أداة حصرة، يعني ما المؤمنون إلا إخوة، مسلمانان هيتشنين إلا أولا بك براي يكترين، يعني همو أم هبوني مسلماناني لبراية الدين ياكو كردوت. بغمر إخواش عليه الصلاة والسلام لحديث متفق عليه، حديث متفق عليه يعني بخاري ومسلم بهمان لفظ روايتي عن كردوها جوازيان لنوانانية، اگر جوازي للكلمة كان هبو لا يكي كان رسول بي ولا يكي كان نبي بي بو نمونا او كاتالين رواه الشيخان. لم حديثها بغمر إخوة عليه الصلاة والسلام فرمي المسلم أخو المسلم، واتا مسلمان براي مسلمان. لو حديث مشهور شاك مسلم روايتي كردوها كبيغمر إخوة عليه الصلاة والسلام فرمي المؤمنون كرجل واحد، مسلمانان هميان وكو يكسوان، إذا إن اشتكى رأسه تداعى له سائر الجسد بالحمى والسهر. أجر سري بيشه هي كابراكا همو أنداماني جستي همو تايان ليديو شون خوني أتشيشن. پشتیوانی کردنی مسلمان لمسلمان و سرخستن و لایەنگرێتی مافی مسلمانەکەی بەرامبەرتە و ئەرکە لەسەر شانی خۆت، چونکە ئەمە مافێکە لەسەر مسلمانان بەرامبەر بە مسلمانانی تر فەرز. ئەوە حەقی بەسەر جیاوازی وڵات و دوور و نزیکیانەوە لە یەکتری نییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو حەدیثە صەحیحەی کە مسلم لە ئەبوو هورەیرەوە ڕیوایەتی کردووە فەرمێ المسلم أخو المسلم لا يظلمه ولا يخذله، واتە مسلمان برای مسلمان ئەستەمی لێ ناکە پشتیشی بەرنادە. لە ڕیوایەتی بوخاری شەکە لە ئیبن عومەرەوە ڕیوایەتی کردووە ئەفەرمێ المسلم أخو المسلم لا يظلمه ولا يسلمه، ومن كان في حاجة أخيه كان الله في حاجته، ومن فرج عن مسلم كربة فرج الله عنه كربة من كربات يوم القيامة، ومن ستر مسلما ستره الله يوم القيامة. فرمي مسلمان براي مسلمانة ستمي لناكا تسليم بدجمناني ناكا هەر کەسێ لە هەوڵی دەبرکردنی پێداویستی براکەیە بێ خوای گەورەش لە دەبرکردنی پێداویستیەکانی ئەوە ئەوێ. هەر کەسێک بەڵایەک لەسەر مسلمانێک لادا خوای گەورە بەڵایەک لە بەڵاکانی ڕۆژی قیامەتی لەسەر لابە. هەر کەسێک ستری مسلمانێ بکە عیب و عاری داپۆشێ خوای گەورە لە ڕۆژی قیامەتە ستری ئەکاتەوە عیب و عاری ئەودا ئەپۆشێتەوە لەو ڕۆژە کە پێویستی بە داپۆشینی عیب و عار و کەم و کورتیەکانی هەیە. بەم بەڵگانەیە کە فەرزە لەسەر مسلمان برا مجاهیدەکانی سەرخە پشتیوانیان لێ بکە، پشتیان بەر نەدا بەوەی کە لەسەریان بکاتەوە وەلیان نەکە، نایانداتە دەست دوژمن، جاسوسیان لەسەر نەکە، نهێنیان بپارێزێ، دوژمن وێڵ کات و ڕێیگرتن و زەفەربردنی بە مجاهیدان لێ بگۆڕێ. قورتوبی خوا لێ ڕازی بێ فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ لە هەر ناوچەیەک دوژمن بەسەر مسلمانان نەزاڵ بوو فەرزە لەسەر مسلمانانی تر لەسەر براکانیان بکەنەوە و بچنە ڕیزی جیهادەکەیان تا سەریان خەن. ئەم فەرزە ئەکەوێتە سەر شانی هەمووان پیر و گەنج، وەک ئەوە ئەبینیت کە خوای گەورە هەڕەشەی توندی لەو کەسانە کردووە کە خۆشەویستی خاک و نیشتیمان ئەوانە یان مەساڵحی تریان خستۆتە پێش ڕەزامەندی خوای گەورەوە. و هەروە وەکو خوای گەورە فەرمێ قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أما هشدانا أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا حتى يأتي الله بأمره والله لا يهدي القوم الفاسقين. أما هشتا هرقسكي
ئیمامی قورطوبی ڕەحمەتی خوای لێبێ بەڵام ئیستیشادی بەم ئاەتە کردو هێ ناوێتیەوە. خوای گەورە فەرمێ لەم ئاەتەیە ئەگەر باوکو و باپیرتان و کوڕەزا و برا و برازا و هاوسەر و مێردەکانتان و کەسوکار و عەشیرەتەکانتان و ئەو سەرمایانەی کۆتان کردوتەوە و ئەو بازرگانی و کەسابەتەیە ترسن تووشی نوشستی بێت و بکەوێ و ڕەواجی نەمێنێ، ئەو کۆشک و تەلارەی تایە ئەمین بوونەتەوە، ئەگەر ئەمانەتان لەلا خۆشەویستترە وەک لە خوای گەورە و لە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم و لە جیهاد لە پێناوی خوادا، دەیسا چاوەڕێی فەرمانی خوای پەروەردگار بن، یعنی عەزابی خوای گەورە بن بۆتان بێ، چونکە خوای گەورە ڕێنمایی خەڵکی لاڕێ و پەڕیدەی تاوانبار ناکە. ومەساکین و تەڕضەونەها هەر خودی کۆشک و تەلارەکە نییە، ئاماژەشە بۆ ماڵ و ناوچە و سوکنا و ئەو زەوی وزار و ئەو شوێنی کە تایە ئەمین بوویتەوە. کەوابوو مەبەست لەم باسی کە باسمان کرد ئەوەیە کە مسلمان باش لەوە تێبگا کە دۆستایەتی و پشتیوانی کردن و سەرخستن و یارمەتیدان و هاوکاریکردنی خەڵکی تر ئەوە داخوازیەکی برایەتی دینیەوە بێ بۆ مسلمانان سەرف بکرێ. هیچ هەست و هۆش و ئینتیمایەک نابێ لاوازی بکە، چجا هێوەی بچێتە شوێنی برایەتی دینی، حیزبایەتی، نەتەوایەتی، کوردایەتی، نیشتیمانپەروەرێتی، مەساڵحی بەرژەوەندی تیجاری، خزمایەتی، تیرە و هۆز، ناوچەگەرێتی، هەموو پەیوەندیەکی تر کە پێچەوانی خواویستی بێ ئەبێ بکوێتە ئەو لاوە، چونکە جاهیلیەتە، ڕەفزە، حرامە، نابێ مسلمان خۆی پێوە ببەستێتەوە. مسلمان پێویستە دڵنیایی تەواو و قەناعەتی دڵ و دەرونی لەسەرەوە جێگیر بوو بێ کە نەجەنگ و نە هاوکاری جەنگاوەران و نە پشتیوانی لێکردنیان جائیزە ئەگەر لە ژێر ئاڵای ئیسلامەکەیان نەبوو بێ. کەوابووە بێ بزانێ کە مسلمانانی ئەو سەری دنیا و ئەم سەری دنیا وەکو نزیکەکانی خۆی برای دینی ئەون، با شوێنی نیشتەجێ و سوکناشیان جودا بێ، چێ لە ئەندۆنیسیاوی، چێ لە مەغریب و ئەم لە کوردستانە. ئەبێ بزانە کە مافی هەمویان لەسەریەتی، ئەبێ پشتیان بگرێ، بە خەمیانەوە بێ، چی لە توانای هەیە بۆ سەرفرازی و بەختەوەری مسلمانانی تر سەرفی کە. هەرەوەندە نییە کە سۆزت بۆی بجوڵێ وەکو ئەوی کە ئینسانی مەزلومن. خۆجاری وایە کابرایەکی ئینسان پەروەریش لە ناو کوردایە لە ناو غەیری کووردا، کابرایەک لەم ئەوروپایەوە هەڕوا بۆ غەزە، هەڕوا بۆ ناو ئەو تۆپبارانە، ئێستا چێ بۆ سووریا لەوێ، یەکێکی ترە ڕوا بۆ ئەفریقا لەوێ چڵمی مناڵی گەسڕێ بەزەی پیادێتەوە لەبەرەوەی مەحرومە لە ژیان. بەڵام ئەمەی تۆ برایەتی دینیە، ئەمە کۆمەڵێک مافی ترە لەسرت. ئەمە بە نیسبەتی بڕگەی 12 کە ضروریە ئینسانی مسلمان هەست پێ بکات کە برایەتیە دینیەکەی ئەوەندە بەهێزە و پێویستیشە حساب بۆ بکەن جامانە کە برایەتی دینین کە باسییان لێوەکەن و خەڵکە کە برای دینی تۆن خۆ نابێ دیسان هەڵیان وێری و جیان کەیتەوە لە یەکتری، وەڵامە لە حیزبی ئێمە نیە، ئەمە لە گروپی ئێمە نیە، ئەمە لە خەتی ئێمە نیە، ئەمە هەوا و هەوەسی گروپەکانە یا هی تاکە کەسەکانە کە خەڵکەکە خاتە ئەولاوە بۆی لەم دائیرەی مەسئولیەتە خۆی دەرکە، بۆی مافەکانیان پێشێلکە و ئەو ئەرکەی لەسەر شانێتی جێبەجێی نەکە بە حجەی ئەوەی کە گوایە ئەوان لە خەتی ئەو نین. تۆ سەلەفیەکیە بێ بزانی کە حەقی جیهادیەکانیشت لەسرە، چجایەوەی شەو ڕۆژکەوتویتە تەزعیفکردنیان و مامەییکردن و ماستا و ساردکردنەوە بۆ ئەهلی دەسەڵاتێکی کوفری سەریح، تۆ بەوەلی ئەمریان نەزانی. یا بۆ کابرایەکی ئیخوانی وابزانی ئەوە مادام ئیسلامی سیاسیە سعودیە نایەوێ ئیتر تۆشە بێ ڕەفزیکەی، یا کابرایەکی ئیخوانی یا کۆمەڵ یا بزوتنەوە یا هەر کەسێکی تر وابزانە وەڵامە مادام مەدخەلیە، مادام اختلافمان لەگەڵی هەیە ئەو پەڕی جیاوازیمان لەگەڵ یەکتری هەیە. کاکە گیان یا هەمویان بەرامبەر بە سۆفیە، ئێمە هەمومان ئەهلی یەک مزگەوتین، دوای ئیماندارێتی کۆی کردوینەتەوە، ئەبێ بشگەڕێنەوە سەر ئەم فرەدیدیە و ئەقڵمان پێی بشکێ. ئەم ئومەتی ئیسلامە لەو کاتێکە ئەو حەزارەتەی بیناکرد بوو، بەشێک لەم حەزارەتەی بیناکرد بوو لەسەر ئەم عەقیدە و ئەحکامە شەرعیانە ئەم فرەدیدیە بوو. ئەشعەری و ماتوریدی و معتەزیلە و خەواریج و هەموو گروپەوە هەموو خەڵکە ئەو هەموو ئەدیان و فێرەقە چۆن لەم ئومەتە کۆیان بوو کۆبوو بوونەوە، چۆن 98 قەوم جێگای بوو بۆ کەس هەستی بەوە ناکرێت چۆسێنرێتەوە لەبەرەوەی کووردە، وەکو کە لە حرەکاتی قەومیە دوای بوو بە شەڕە شۆقی حەیوان.